فەلەستینیەکانی غەزە زیاتر لە مانگێکە خۆپیشاندان دەکەن بۆ داوای مافی گەڕانەوەی ئەو پەنابەرانی کە ناچار کران دەربچن لە کاتی دروستبوونی ئیسرائیلدا. مەراسیمی کردنەوەی باڵێۆزخانەی ئەمریکا لە ئورشەلیم لە کاتێکدایە کە ئیسرائیلیەکان یادی 70 ساڵەی دامەزراندنی وڵاتەکەیان دەکەنەوە و فەلەستینیەکانیش پرسەی لە دەستدانی خاکی خۆیان دەگێڕن. ئەمەش بوو بەهۆی زیادبوونی تووڕەیی خۆپیشاندەران. ئیسرائیل دەڵێت دەبوایە هەوڵەکان بۆ شکاندنی بربەستی ئاسایشی نێوان غەزە و ئیسرائیل ڕابگیرێت. کۆشکی سپی ڕێبەرانی حەماس لە غەزە بە کوشتنکارێکە تاوانبار دەکات. حەماس بە مەبەست و بە گاڵتەجاری هانیان دەدا. هەروەکو وەزیری دەرەوە مایک پۆمپیۆ گوتی ئیسرائیل مافی بەرگریکردنی لە خۆی هەیە. بەڵام هەندێک لە ئەمریکایەکان پرسیار لەسەر ئەوە دەکەن ئایا گواستنەوەی باڵێۆزخانەی ئەمریکا بۆ شارێکی مشتومڕ لەسەر چەندە پێویست بوو. کۆمەڵێکی گەنجەجووەکان خۆپیشاندانیان لە بەردەم ئوتێلەکەی ترامپ لە ناوەڕاستی واشنگتن ئەنجامدا و داوای کۆتایی هێنانیان بە داگیرکەری و مافی یەکسانی بۆ فەلەستینیەکان دەکرد. ئورشەلیم شارێکە کە زۆر بە قوڵی دابەش بووە. ئەمە شارێکە بەهۆی داگیرکردنەوە زیانی لێکەوتووە کە 370,000 فەلەستینی تێیدا دەژین بەبێ ئەو مافەسادانەی کە دراوسەیە ئیسرائیلیەکانیان هەیەە. بەریتانیا و فەڕەنساش بەشێکن لەو ڕەخنەگرانی کە دەڵێن ئەمریکا سەرپێچی لە یاسای نێونەتەوەیی و بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان کردووە. هەروەکو دەزانن سکرتێری گشتی بڕوای وایە ڕۆژی کۆتایی ئۆرشەلیم دەبێت لایەنەکان و توێژی لەسەر بکەن. ئاژانسی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان لە ژنێف تاقەکردنی لە خۆپیشاندەرانی غەزە شەرمەزار کرد. کۆمیسیۆنی باڵا بۆ مافەکانی مرۆڤ داوا لە کۆمەلگەی نێونەتەوەی دەکات ئەوە مسۆگەر بکەن کە قوربانیانی ئەم سەرپێچیکردنە لە مافەکانی مرۆڤ دادپەروەریان بۆ بهێنرێتە دی. تورکیای هاوپەیمانی ناتۆی ئەمریکا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تاوانبار دەکات بەوەی هاوکاری دەکات لە نائارامەکانی هەرێمەکە. ئەو ڕاستیەی کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە دەڵێت ناوبژیوانە بۆ ئاشتی بەردەوام لە هەرێمەکە و جیهاندا دەستی هەیە لە کۆمەڵکوژیدا بە تەواوەتی جێگای قبولکردن نییە. وەزیری دەرەوەی رووسیا سەرگێی لاڤرۆڤ داوای دیالۆگی کردووە لە نێوان ئیسرائیل و فەلەستینیەکاندا. هەروەکو دەزانن رووسیا بە بەردەوامی پێشنیازی کردووە وەک چوارچێوەیەک بێت بۆ ئەم جۆرە دیالۆگا. ئێمە جارێکی تر پێشنیازی ناوبژیوانی دەکەین. ڕێبەرانی فەلەستینیش دەڵێن گواستنەوەی باڵێۆزخانەی ئەمریکا پرۆسەی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کوشت.